ڕاگەاندراوێک بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕاگەاندراوێک لە میحوەری چواری کەرکووکەوە هەموو لایەک ئاگادار دەکەینەوە کە ئەم شەو شەڕ لە سەعات 1 شەوە هێزەکانی عێراق بە نزیکەی 350 دەبا بەو ناقیلە و هێزێکی زۆرەوە لە چەند قۆڵێکەوە هێرشیان کردە سەر هێزەکانمان لە سنووری ناحیەی تازە. پاش نزیکەی 4 سەعات شەڕێکی زۆر دوژمن بە شەڕێکی زۆرەوە دوژمنێکی نابەرامبەر لە بەرامبەر ئاگری و تەقەمەنی هێزی پێشمەرگە ئێمە پێشتر پێش شەڕەکان ئەم ڕاستیەمان بە فەرماندەی هێزە چەکدارەکان نەشاردوێتەوە بۆمان باس کردووە، بەڵام بەداخەوە بەدەنگمانەوە نەهاتن کە هەندێک بەڵام ئێستاش دەستگا ڕاگەیاندنەکان هەندێک پروپاگەندەی کە نابەجێ بەرامبەر بە هێزی پێشمەرگە بڵاو دەکەنەوە کە هەمویان دوورن لە ڕاستی. ئەم شەویش هەر چوار لیوای هێزی پێشمەرگەی قارەمان کە بەم شێوەی خوارەوە بوو کەوتنە شەڕەکەوە. لیوای یەکی پیادەی قارەمان لە ماوەی 6 سەعات لە شەڕە کە خۆی ڕاگرت و توانی دەستێکی باش لە دوژمن بووە شوێنێ بەدەیان لاشەی دوژمن لەبەر دەستی پێشمەرگەدا بوون. قارەمانەکانی لیوای یەک بەداخەوە ئەم لیوایە 4 شەهید و قارەمان و 12 برینداری هەبوو. دووەم لیوای 102 قارەمان لە گوندی چارداغلو هێرشی توندی کرایە سەر کە ئەویش بۆ ماوەی 4 سەعات بەرگری بێوێنەی کرد، بەداخەوە ئەوی 3 شەهید و 7 بێسەر و شوێن و 11 برینداری هەیە. لیوای 3 و 7 بەڕێز کاکۆسرەت لەسەر مەدخەلی شار شەڕێکی قارەمانیان کرد و چەندین ئالیاتی دوژمنیان تێکشکان بەدەیان لاشەیان لەبەر دەستدا بوو هێزی پێشمەرگەدا بوو. ئەم لیوایەش 2 شەهید و 8 برینداری هەبوو. لیوای 128 دوکانی قارەمان کەوتێک شەڕێکی نابەرامبەر کە بە چەندین ئالیاتی دوژمن بەرەو ڕوویان هات ماوەی 2 سەعات شەڕیان کرد. لەبەر نابەرامبەری هێزەکەی دوژمن کە بەدەیان ئەوەندەی هێزەکەی ئێمە بوو، لەبەر ئەوە ئێمە لە شەڕەکە پاشەکشیەکمان کرد و لە ئێستادا لە گەڕەکەکانی ناوشاری کەرکووکین.